چۆن بەهای دۆلار هەڵکشا و دیناری عراقی شکا پەیام وردەکاریەکەتان بۆ ئاشکرا دەکات. بەرزبوونەوەی بەهای دۆلار دوو هۆکاری سەرەکی هەیە. هۆکاری یەکەمیان تەکنیکیە کە خۆی دەبینێتەوە لە کەم خستنە ڕووی دۆلار و خستنە لیستی ڕەشی 4 بانکی گەورە لەلایەن بانکی ناوەندی کە پێشتر دۆلاری زۆریان دەکڕیەوە و دەیان خستە بازاڕەوە. بە جۆرێک لە کۆتا ڕۆژەکانی 2022 ڕۆژانە 20 بۆ 30 ملیۆن دۆلار خراوەتە بازاڕەوە لە کاتێکدا پێشتر 200 ملیۆن دۆلار دەخرایە بازاڕەوە. دووەم هۆکاری سیاسیە کە خۆی دەبینێتەوە لە فشاری ئیدارەی بایدن لەسەر حکومەتەکەی سوودانی و بانکی ناوەندی عراق تا ڕێوشێنی بەپەلە بگرنە بەر و ڕێگە نەدەن دۆلار بگاتە دەستی ئێران. بەکارهێنانی کارتی دۆلار لەم کاتەدا خوێندنەوەی ئەوەشی بۆ دەکرێت ئەمریکا دەیەوێت لەو ڕێیەوە فشار لە سوودانی بکات بۆ بەدیهێنانی بەرژەوەندیەکانی ئەگەرنا لە ساڵی 2003 بردنە دەرەوەی دۆلار بوونی هەیە. لە دوای دەستبەکاربوونی کابینەی نوێ ئالینا ڕۆمانۆڤسکی باڵوێزی ئەمریکا لە عراق سێنامەی ئیدارەی بایدن بە محەممەد شیع سوودانی گەیاندووە تا سەردانی واشنتۆن بکات خۆی یەکلا بکاتەوە. ئایا هاوسەنگی لە نێوان ئەمریکا و ئێران ڕادەگرێت یان نا؟ پێشتریش لە سەروبەندی دەرچوونی بڕیاری دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە پەرلەمانی عراق دۆناڵد ترامپ کە ئەو کات سەرۆکی ئەمریکا بوو هەڕەشەی کرد و ڕایگەیان ئەگەر عراق بڕیارەکە جێبەجێ بکات هەژمارە بانکیەکانی حکومەتی عراق سڕ دەکات. بۆچی داهاتی نەود و یەدەگی بانکی ناوەندی عراق لە ئەمریکان؟ عراق بۆ داهاتی نەود و یەدەگی بانکی ناوەندی دوو هەژماری بانکی لە نیویۆرک هەیە. ئەمەش وای کردووە داهاتی عراق لەژێر کۆنتڕۆڵی ئەمریکادا بێت. لە ئێستادا هەژماری بانکی عراق یەک بۆ کۆکردنەوەی داهاتە نەوتیەکانە. هەژماری بانکی عراق دوو بۆ هەڵگرتنی یەدەگی دراوە بیانیەکانە. ئەگوێرەی داتا فەرمیەکان عراق لە ئێستادا خاوەنی 96 ملیارد دۆلارە. لەو بڕا 38 میلیارد دۆلاری سەنەداتی خەزێنەی ئەمریکایە و عێراق ناتوانێت بە ئاسانی دەستکاری بکات. لە دوای ساڵی 2003 هەژماری داهاتی نەوتی عراق بە پێی بڕیاری ژمارە 483 ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان دامەزرا. ئەمەش ڕێگری لەوە کرد ئەو وڵاتانی قەرزیان لای عراقا ڕاستەوخۆ دەست بەسەر داهاتی نەوتی عراقدا بگرن. ئەمە جگەلەوەی بوونیە و پارە زۆرەی عراق لە بانکێکی نیویۆرک قازانجی بۆ ئەمریکا هەیە و وەبەرهێنانی پێدەکەن. لە 2022دا بانکی ناوەندی عراق چەند دۆلاری فرۆشتووە؟ لە ساڵی 2022 بانکی ناوەندی عراق 49 میلیارد دۆلاری فرۆشتووە. لەو بڕا 9 میلیارد دۆلاری کاش بۆ ناوخۆ بووە کە دەکاتە ڕێژەی لە 140 میلیارد دۆلاری بۆ حەواڵە براوەتە دەرەوەی عراق کە دەکاتە ڕێژەی لە 182. بۆچی تەنیا ژمارێک بانک دەتوانن دۆلار لە بانکی ناوەندی بکڕنەوە و قازانج بکەن؟ ڕۆژانە بانکی ناوەندی عراق لە ڕێگەی مەزادی عوملەوە دۆلار بەکاش بە چەند بانکێکی دیاری کراو بە 146,000 دینار دەفرۆشێت. دواتریش ئەوان لە بازار بە نرخی ڕۆژ دەیفرۆشنەوە و قازانج دەکەن. ئەمە جگەلەوەی بانکی ناوەندی حەواڵەش بۆ ئەو بانکانە دەکات کە کاڵا و شتومەک لە دەرەوە دەکڕن. بەپێی ئامارە فەرمیەکان لە ساڵی 2022دا بانکی ناوەندی عراق بڕی 9 میلیارد دۆلاری بەکاش لە ناوخۆدا فرۆشتووە. ئەمەش چەند بانکێک و دەسەڵاتداران قازانجیان لێ کردووە. بەپێی زانیاریەکان ئەو 42 بانکەی کڕینی دۆلاریان قۆرخ کردووە دەسەڵاتدار و حیزبیان لە پشتە و خزمەتگوزاری بانکی پێشکەش ناکەن. کاریان تەنیا کڕین و فرۆشتن و حەواڵەی دۆلارە. حکومەتەکەی سوودانی و بانکی ناوەندی توانایی چارەسەری کێشەی دۆلاریان هەیە؟ نرخی دۆلار لە بانکی ناوەندی هەر وەک خۆیەتی 100 دۆلار بەرامبەر 146,000 دینارە، بەڵام لە بازاڕە نافەرمیەکان هەڵکشاوە. پسپۆڕانی دارایی دەڵێن چاوەڕوان دەکرێت دوای سەری ساڵ بەهای دۆلار دابەزێتەوە و
حکومەتەکەی سوودانی و بانکی ناوەندی توانای چارەسەریان هەیە. بەرزبوونەوەی بەهای دۆلار لە کاتێکدایە یادەگی بانکی ناوەندی عێراق 96 ملیارد دۆلارە کە ڕۆڵی سەرەکی دەبینێت لە ڕاگرتنی بەهای دیناری عێراقی. هەرچی حکومەتەکەی محەممەد شیع سوودانیە کە ماوەی 3 مانگە لەدایک بووە خواستێتی بە زوویی چارەسەری دابەزینی بەهای دینار بکات، چونکە بەردەوامبوونی بەرزبوونەوەی بەهای دۆلار حکومەتەکەی ڕوبەڕووی خۆپشاندان و ناڕەزایەتی دەکاتەوە. کێ قازانج لە بەرزبوونەوەی دۆلار دەکات؟ هەریەک لە حکوومەتی عێراق و هەرێم بازرگانە گەورەکانی درا و قازانج لە بەرزبوونەوەی دۆلار دەکەن، بەڵام هاوڵاتیان زیانی زۆر دەکەن چونکە نرخی شتومەک بەرز دەبێتەوە و دیناریش هێزی کڕینی کەم دەبێتەوە.